گمانه که کم هیا که آبوری پرسا سرکی بی دهل بجارتن 7 ساله دا. دنگدران کم هزرا خود شر افغانستان داده کن که سروک اوباما دخوازید حتی نیوه که سالابه هزید امریکی وکیشید. خێرایی ڕوتی کەمکردنەوەی لەشکرمان بارودۆخی سەرزەوی دیاری دەکات پشگیریمان بۆ ئەفغانستان درێژەی دەبێت بەڵام بزانن کەمکردنەوەی خەواری لەشکریمان دەست پێ دەکات لەبەر ئەوەی جەنگێکی بێکۆتایی لە بەرژەوەندی نە ئێمە و نە ئەفغانەکاندا نییە. پرسا افغانستان هشتا گرفتاری سرکی در ریکا ریباز در و یا سروکی دا هرچنده کشتی و بریندار امریکی دمه ادوی دیمایی دا زیداتر بونه بله پشتوانی خلکی بو شری هروک و خواه الدی گوتنا پیتر براون لزانگا کوینی پیاک. ئەوەی مای سەرسوڕمانە ئەوەیە ئەو گروپانی زۆرترین پشتیوانی لە سیاسەتی جەنگی سەرۆک دەکەن کۆمارەکان و کۆنەپارێزانن ئەوانەی کەمتر پێدەچێت پشگیری لە هیچ کارێکی دیکەی کارنامەی سەرۆک بکەن. هکه کوماری لمها 11 زیداتر ببن رنگ کو پشتوانی بو شر افغانستان زیداتر بکن بو دمکی کرد بل رنگ گرفتاری د کنگرس دا زیداتر ببن هکه دموکرات دا خواز و کشان حزب امریکی بکن الدی گوتنا شارزای زانگی امریکی آلن لخمن. لەڕاستیدا ئەگەر کۆمارەکان سەرکەوتون تۆمار بکەن بە تایبەت لە حسابی لێبرالەکان ئەوە کار بۆ سەرۆک ئۆباما ئاسان دەکات بەردەوام بێت لە درێژەدانی بە جەنگی ئەفغانستان بەڵام سەیرەکە لەدەوەدا ڕەنگە مەسەڵی دەستکردن بە کشانەوە لە ئەفغانستان کەمێک بۆ سەرۆک ئۆباما سەختتر بێت. زیدبونا کوماریان د کنگرس دا رنگ ببیت اگر به خردبونا پارێزیاران دا اگر بکنه سرسروکی بو طولای تونتر دجی ایرانی و یک جوان بجارا لشکری هنری ناو جناوان دا کلتورید بجید. من گومانم لەوە هەیە کە سزاکان ئێران قایل بکەن لە مەڕاگرتنی پرۆگرامی ناوچی خۆیان بەدڵنیاییەوە ئەمە ڕوانگەی ئۆبامای پەیوەستە بۆی جیهان بەو شێوە بەڕێوە بچێت ئەوانە لە کێشەنانەوە بەردەوام دەبن. زیدبونا دنگید پارێزیاران لە کنگرس رنگ ببیت اگر کج سروکی بخوازن دا هلویست کاتونتر برانبر روسیا و چینه و کوریا و باکور ور بگیرید الدی گوتنا آلن لخمن. ئەوان دەنجێکی بەهێستریان دەبێت و فشار دەخەنە سەر بەراک ئۆباما کە زیاتر هاوشەوەی جۆرج بوش بێت و زیاتر یەکلایەنە کار بکات تونتر بێت زیاتریش خوازیاری بەکارهێنانی هەزی لەشکری بێت. اگر سرکی زیدبونا کوماریان لمها 11 رنگ استراتیجی کانوی دانم بو کمکردن چک استراتیجی دیگر روسیا بو در بازکردن بریارا لجوات سناتوران پیدوی دوسی که دنگاور بگیرن. او راپورتاج پشکا کردی دنگی امریکا لو واشنطن هاتا بلاف کردن.